لە چۆرچەوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ پرسی چارەسەروی کووردا ئێمەش وەکو تەوگەری ئازادی لەنەو هەڵمەتەدا ئەمڕۆ دەستمان بەمانگرتن کردووە نوێنەری پارچەکانی تری کوردستانی تایەوە کەسایەتی و ڕۆژنامەنووسی تایە دیارەمان نەزانین کە 25 ساڵە ڕێبەری گەلی کورد ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان لە زیندانی تاکە کەسی ئیمراڵیدایە و ئەو پلانگەڕەیە کە بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ کرا لە ساڵی 98 لە 99 جێبەجێ کرا دیار بۆ ڕێبەر ئاپۆ کاتێک کە ڕووی کردە ئەوروپا لە ئەو هیچ شوێنێ لە ئەوروپادا جێگای ڕێبەراپۆی نەبوو لەبەر و پلانگیێڕەکە هەمە ڕەنگ بوو و هەموو دەوڵەتە زلهێزەکان و هێزە هەژمنخوازەکان تیا بەشدار بوون 28 وڵات لەنا ئەو پلانگیێڕەدا بەشداریان کرد لە کینیا ڕادست دەستبەستەریان کرد و ڕادستی دەوڵەتی تورکیایان کردێتەوە بەداخەوە لە 99 تاکو ئێستا ئەو پلانگیێڕەیە هەر بەردەوامی هەیە ویستیان لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا تێکۆشانی ئازادی لاواز بکەن و بە بردننی ڕێبەر ئاپۆ بۆ ئیمراڵی ویستیان لەوێ یاخۆی بکوژێت یاخود واز لە دۆزی گەلەکەی بێنێ ڕێبەر ئاپۆڵێ نەخۆم کوشت و نەوازم لە دۆزی گەلەکەم هێنا چونکە من یەکەم ڕۆژکە هاتمە ئیمراڵی زانیم دەوڵەتە زلهێزەکان لە پشتی ئەم پیلانجیێڕێوەیان بۆیە ڕێبەر ئاپۆ بەرخۆدانێکی بێوێنەی کردووە ئەو بەرخۆدانی کە تاکو ئێستا لە ئیمراڵیەوەدا هێز و مۆڕاڵ بە گەلی کوردەیات و ڕێبەر ئاپۆ لەبەرەوە کارکتەرێکی دیاری ڕۆژهەڵاتی ناوین بوو دەوڵەتە زلهێزەکان بە بربەستێکی گەورە بینیان بە ئاستنگ بینیان لە بەردەم دەسەڵاتی خۆیان و بەرژەوەندیەکانی خۆیان بۆیە ڕێبەر ئاپۆ لەبەرەوە کورد کە خاوەنداری لە گەلی کوردە کردوە نوێنەرایەتی گەلە بندەستەکانیەکرد نوێنەرایەتی ژنانی ئازادی خوازیە کرد ئەمانە بوونە هۆکاری ئەو گەلێ هۆکاری تریش کە بوونە هۆی ئەوەی کە ڕێبەر ئاپۆ بکرێتە زیندانەوە بەڵکو ویستیان گەل و ڕێبەر ئاپۆ لە یەکتریدا بڕێن بەڵام ئەبینین کە ساڵانە نەک ساڵانە بە ڕۆژانە بە هەزارەها خەڵک لە پێناوی ڕێبەر ئاپۆدا گیانی خۆی بەختەکەوە چالاکی گیانبازی کرا وەکو هەواڵڤیان وەکو هەواڵ بێریڤان وەکو هەواڵ سەما بە سەدان هەواڵی ترکە چالاکی گیانبازیان کرد بەرامبەر بۆ کۆمپلۆی کە بەرامبەر بە ڕێبەر ئاپۆ بەرامبەر بە گەلی کورد دەکرێت بۆی ئێستا کوردێکی ئازادە کوردێکە خاوەنی پرۆژەی خۆیەتی و خاوەنی چارەسەریە بۆ گەلی کورد و بۆ ڕۆژهەڵاتی ناوین دەوڵەتە زلهێزەکان ئەمانە بە مەترسی بۆ سەر سیستەمەکەی خۆیانەی بینن لەبەرەوە ڕێبەر ئاپۆ کاتێ باسی کێشەیەکە کەوە چارەسەرەکەیشی بەرامبەری دانێ کە ئێستا هەمومان نەزانی کە سیستەمی دەسەڵاتدارێتی کۆنفۆدرالیزمی دیموکراتی بە چارەسەری بۆ خۆی دەهێنێت و دەوڵەت نەتەوە کە ئێستا جیهان خۆی ئەزانێت کە لە قەیرانێکی و لە گێژاوێکی قوڵدایە جیهان بەرەو ڕووی بۆتەوە کە دەوڵەت نەتەوە چارەسەری ئەو پرسانە ناکات ئێستا جیهان خۆشی بۆ ئەوە گەڕێت کە بەدیل بۆ دەوڵەت نەتەوە بدۆزێتەوە بەڵام کە بەرامبەر بە چارەسەری ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان و فکر و تێزەکانی ڕێبەر ئاپۆ خۆ بە ڕێبەری دیموکراتیە نەتەوەی دیموکراتیە لەبەرەوە هەموو گەلان بایەکەوە توانن تێدا بژین بەیەکەوە کەمینە و زۆرینە نەبێت مرۆڤەکان ئەتوانن بە ئاشتی و ئازادی و دیموکراتی لە ناوێندا بژی و ڕێبەر ئاپۆ نەک تەنیا چارەسەری پێ بۆ دۆزی ژن و بۆ دۆزی گەلەکە و بۆ گەلە بندەستەکان بەڵکو چارەسەری پێ بۆ ژینگەیش چونکە ژینگە ئێستا هەمومان نەزانین کە لەژێر مەترسی گەورەدایە ژینگە لە جیهاندا تێکچووە ڕێبەر ئاپۆ چارەسەری بۆ ژینگەیش پێە بۆیە دەوڵەتە زلهێزەکان کاتێکە بیانەوێت لە گفتوگۆ بکەن یاخود مفۆزاتێ بکەن یەکێ لە پەیامەکانی هەواڵڤیان کە ماوەیە لەمەوبەر یادیمان کردەوە یەکێ لە پەیامەکانی ئەوە بوو کەوتی ئەبێ ڕێبەر ئاپۆ بە مەخاتب بگیرێەوە لەو کاتەوە تاکو ئێستا ئەو وشەی هەواڵڤیان جێگای خۆی گرتووە کاتێک دەیانەوێت لەسەر پرسی گەلی کورد قسە بکرێ دەگەڕێنەوە بۆ ئیمراڵی و ئێستا ڕێبەر ئاپۆ بە مەخاتی بەگیرە بەڵام دەوڵەتە زلهێزەکان نایەنوێت گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جێگا بگرێت چونکە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوین ئەیانەوێت کورد چۆن سە ساڵەی لۆزان پێش لۆزان ویستیان کورد بێبەش کرا دەیانوێت جارێکی تر لە دوای کۆتایی هێنانی لۆزان جارێکی تریش کورد بۆ سە ساڵی تر کورد نەمێنێ و جێگای خۆی نەگرێ بەداخەوە دەستی خیانەت هەمیشە وای کردووە کە کورد نەگاتە ئامانجەکانی خۆی ئەو خیانەتی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان و دەسەڵاتدارانی باشووری کوردستان کە بوونێتە نۆکەر و والیەکانی تورکیا و ئێران و دەوڵەتە زلهێزەکان پیلانگیێڕی بەرامبەر بە گەلی کورد ئەگێڕن ئەوانە بۆیە پێویستە تێکۆشانی ئازادی بڵندتر بکرێ و پێویستە ئەو تێکۆشانە هێڵی خیانەت و هێڵی داگیرکاری لەناو ببرێت و تێکۆشانەکانی چیاکان و شەقام یەک بگرێت و ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجالان